ئێمە قسەمان لەسەر دیموکراسی ئەوەیە کە کاتێک سیستمێکی حکومڕانی سیاسی ئەبا بڕێوە ئایا معقولە پێغەمبەرێک کە هاتبێت لە لای خوای متعالەوە تەوجیه کرابێ بە قورئان خۆی حاکم بوو بێ وەزیری هەبوو بێ سوپای هەبوو بێ پاشان خەلیفەکانی دوای ئەو 1400 ساڵ تا سەردەمی عوسمانێت سیستمی سیاسی با بڕێوە معقولە بڵێم وەڵام من شتێکی وا نابین لەناو ئەم ئیسلاما کە بەرامبەر دیموکراسی بەرامبەر بە علمانیت بەرامبەر بە لیبرالیت بەرامبەر بە هەموو تەوەجوهەکانی تر وەکو سیستم وەکو میکانیزمیش حتا وەکو میکانیزم و ئالێتیش بێ باشە من بۆ خۆم ئیداریاتێکی گەورەم هەبووە لەناو ئیسلام 1400 ساڵ کە هیچ کەسێک بەو شێوەیە حکمی نەکردو تۆ بڵێ تەجروبەیەکی تیانە بێ کە من بەکاری بێنم وەکو دکتۆر موسەناوت یعنی جەوهەری دیموکراسی لە ئیسلامە بەرجەستە نابێ بجا بەرجەستە بێ بن ئیسلامم پێ بۆچی ئەو دیموکراسیە هەڵبگرمەوە کە بەرهەمی غەربە ئەی بۆچی ئیسلامەکە خۆم بە خەڵکی نەناسیێن کە ئەو بانگەشەیە چۆن نەبینی ینی ئەڵێن نا هەر وەکو دەکرێت دیموکراسی و ئیسلام متوربە بکرێ و ئەو هێز ئیسلامە بانگەشەیە ماکەن ئەمە مەقبول نییە لای من سەیری کرد کاک دکتۆر قسەیەکی زۆر جوانی کرد هەچ کاتێ حەزارەتێک غالب بۆ بەشتی ئەو وەربگری تێگەی من کێشەکەم لەوایە من هەست ناکەم حەزارەتەکە غالبە من هەستەکەم قووەتە سۆپرمانی غەترەسەکە غالبە بەسەریایە حەزارەتی ئیسلامی لە هەر جێگایەکە باس بکرێ ئیلا بێ بگەڕێتەوە بە حەزارەتی ئیسلامی من بۆ شتێک هەڵبگرمەکەی خۆم نی کەواتە من وەڵام من پرسیارم دەیتەوە ئەم بانگەشانی هێز ئیسلامیەکان لە کوردستانیەکەن دەڵێن مداراتە هەر بۆەوەی لە خەڵک لە خۆیان ڕازی بڵێ تەنیا بۆ ڕازیکردنی خەڵک تەسەوری ئەوەکەم یعنی هیچ یەک ناگرێتەوە لەگەڵ ئیسلامە بەتاکید یەک ناگرێتەوە بە تەسەوری من کاک دکتۆریش بۆ خۆی هەرزادە ینی بەتاکید یەک ناگرێت ڕوانی ئێمەش فۆرمێ لە گۆڕانکاری بکەین و یعنی بەموتلقن ئێخوابێ لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم خۆپشان دانیش نەبوو وانە نەبووە چۆن نەبوو بەم فۆرمەی ئێستا بڵێن ینی بەم فۆرمەی ئێستا حەزەکەم ینی دیدی تۆش لەسەر ئەمە بزانم بەجددی بۆ من وەکو دیندارێک زۆر ڕوبەڕووی ئەمە بمەوە ها بەنسبەتی هەڵبژاردنەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەلام هەڵبژاردنی کردووە لە پەیمانی عەقەبەی یەکەم و دووەمە فەرمی عەرەفوا عەلەیکم عورەفاءکم ئادێ عەریفەکانتان کێن خۆ جارێکە ئەوترێ عەریف و نەقیب و پێغەمبەری خوا فەرمی عەرەفوا عەلەیکم نوقەباءکم لە پەیمانی دووەمە عەقەبەی دووەمە نوقەبەکان هەڵبژارد اینجا پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمی ئەگەر سێ کەس دوو کەستان چوون بۆ هەر جێگایەک ئەمیرێک بۆ خۆتان هەڵبژێرن ئەمە مەگەر هەڵبژاردن نییە